بۆیە ئەبی هورێرە خوای لێ ڕازی بێ دێتە بازار خەڵک سەرقاڵی بازار و گەرمەی کاسپی و ئەو شتانەیە ئەڵێ خەڵچینە لە مزگەوتی پێغەمبەر صلی الله علیه و سلم میراتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دابەشە خەڵک ڕاکەن دەڵێن ئەی ئەبوو هورێرە هیچمان نەدی ئەڵێ چۆنی سەندید و خەڵکت نەدی لێ دانیشتۆ حەدیثی پێغەمبەر صلی الله علیه و سلم ژێڕێتەوە ئەوە عیلم و زانیاری بڵاو ئەکەنەوە ئەو میراتی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەتەمای پێغەمبەر صلی الله علیه و سلم چی بەجێهێشت میراتی پێغەمبەر صلی الله علیه و سلم علمەکەیەتی شتێکی تری بەجێ نەهێشتووە ئەو میراتی پێغەمبەرانە سەڵات و سەلامی خوای گەوریان لەسەر بێ پێغەمبەران بەعام کەس میراتگریان نەبوو بەڵکو ئەوشی بەجیان هێشتووە نحن معاشر الأنبياء لا نورث ما تركناه صدقة ئێمە گروی پێغەمبەران کەس میراتگرمان نییە ئەوەی کە بەجێی تێلین هەمووی بێ بە سەدەقە و بەسەر فەقیر و ژارە دابەشەکرێ بۆی خەڵک کەسێک نییە بڵێ پێغەمبەران بۆیە ئەم دەعوە بانگەوازیان کرد بۆی دەوڵەمەند بن بۆی بۆ میراتگرەکانیان شتێ بەجێ بێنن کەس نابێ بە میراتگریان